مەرزی پشتەکراوەتەوە بەس بەپێی ئەو بڕیارەی هەیئەی مەنافیزی حدودی عێراقی کە سەردانی مەرزەکەیان کردووە سەردانی هەڵەبجەشیان کرد پێشتر کە لە ماوەی 3 مانگە کۆمەڵێک داواکاریان هەیە لە ئامادەکردنی ساحەکە و لە گواستنەوەی بەڕێوەبەرایەتی و فەرمانگەکانی تایبەت بۆ سنووری مەرزەکە و لە دابینکردنی ئاو دروستکردنی سیاج و هەندێک پێداویستی کە داوایان کردووە لە ماوەی 3 مانگە کە لە مانگی 5 بوو ناوەڕاستی مانگی 5 پێویستە ئەوانە تەواو بکرێت ئەگەر تەواو نەکرێەوە مەرزەکە داخرێتەوە. ئێمە خۆشبەختانە توانم بڵێم لە ئامادەکردنی ساحەکە و لە دابینکردنی ئەو پێداویستیانە بە هەماهەنگی سەرجەم بەڕێوەبەرایەتیەکانی سنووری پارێزگای هەڵەبجە بە ڕێگاوبان و شارەوانی و شارەوانیەکان و بە هەمان شێوە ئیدارەی گەرمیان و پارێزگای سلێمانیش ڕێگاوبان و پارێزگای سلێمانی خۆی توانیمانە کە زۆربەی کارەکان تەواو بکەین. ئەو مەرزە داهاتێکی زۆری هەیە لە مانگێکە فترەی وا هەبووە زیاد لە ملیارێک داهاتی هەبووە کە ئەمە لە ئایندا ئەگەر داهاتەکەی بگەڕێتەوە لە 150 یا کەمتری بگەڕێتەوە بۆ سنوورەکە لەگەڵ ئەوەی هەلی کار زۆر زیادەکە لە ناوچەکە چونکە بەکردنەوەی مەرزەکە و ئامادەکاریەکان تاقەی مەرزەکەش زیادەکات توانای زیاکە لەبەرەوە گرنگێکی زۆری ئەبێت بۆ ناوچەکە.